سەرەتا سوپاسانەکەی سوپاسی بە ناوی خۆم و ئەو بەڕێزانەوە کە لێرە وەستاوین و بەشداریمان کرد لە بینینی پرۆژەکانی خوێندکارەکان لەم خوێندگایە. دەستخۆشی لە مامۆستایان و بەڕێوەبەرانی قوتابخانەکە دەکەین. ئێمە پێمان وایە ئەم خوێندگایە سەرەڕای چەند کەم و کورتیەک کە سەبارەت بە زمانی کوردی هەیە بە گشتی مەنهەجەکەیان دەرزوتنەوەکەیان پەروەردەکەیان جێگەی دەستخۆشیە و جێگەی سوپاس و ڕێز و تەقدیرە. بابەتی ئەمڕۆیان بە عەمەلی ئەو پرۆژانەی کە خوێندکارەکان لە تەمەنە جیاوازەکاندا و لە پۆلە جیاوازەکاندا کردویانە ئێمە بینیمان لەگەڵ ئەو بەڕێزانە جێگەی دەستخۆشیە و جێگەی ڕێز و تەقدیرە کە لەگەڵ پەروەردەکردن و دەرس خوێندن بە عەمەلیش ئەو پرۆژانە ئەنجام دراون کە ئەوە بۆ فکر و بیرکردنەوەی خوێندکارەکان زەرور و لازمە. شتێک کە جێی سەرنج بوو ئێمە بینیمان ئەمڕۆ خوێندکارێک گروپی خوێنی دیاری دەکرد. من لەگەڵ کاک سوبێر بە عەمەلی گروپی خوێنەکەی بۆ دیاری کردی کە ئەوە جێگەی دەستخۆشی ئەوانە بوو. ئەو خوێندکارانەی تر کە زیاتر سەبارەت بە دەستنیشانکردنی نەخۆشیەکان و چارەسەرەکانیان و ئەمانە ئەوە جێگەی دەستخۆشی و ڕێز و تەقدیرە.